پیرۆزبایی بە بۆنەی سەرکەوتنی مانگرتنی گشتی چوارشەممە 3 ڕێبەندان. کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان لاپەڕەیەکی پڕشەنگداری دیکە لە مێژووی خەباتی ڕەوا و عادڵانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڵدرایەوە. بانگەوازی مانگرتنی گشتی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە چەندین حوکمی ناڕەوای لە سێدارەدان بە هیمەتی ژنان و پیاوانی ئازادی خواز لە کوردستانی سەربەرزەوە سەرەڕای هەڕەشە و ترساندن و بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستکاریگەری نەبوو و وەڵامێکی لێبڕاوانەی وەرگرتەوە. بەم بۆنەوە پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە جەماوەری شۆڕشگێڕی کوردستان دەکەین کە ئەم ئەزموونە مێژوویەیان بە سەرکەوتن گەیاند. ماندوونەبوونی لە سەرجەم ئەو تێکۆشەرانە دەکەین کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بەو پەڕی جۆش و خۆش و ماندووی نەناسی و بێوچان هەموو کاتەکانی خۆیان خستە خزمەت سەرکەوتنی ئەم مانگرتنە گشتیە شکۆدارە دەستیان بە گەرمی دەگوشین. هەروەها ڕێز و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم ئەو کەسولایەنە سیاسی و مەدەنی و کۆمەڵایەتیانە دەکەین کە شانازی بەشداریکردن لە ڕێخستن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتەیان هەبووە. پەیامی سیاسی ئەم مانگرتنە گشتیە ڕوون و ئاشکرایە. کۆمەڵانی خەڵکی کوردستان هیچ چەشنەستەم و نائەداڵەتیەک بەبێ مقاومەت و خۆڕاگری بەسەریاندا تێپەڕ نابێت. ئەم مانگرتنە جارێکی تر سیمای جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی خەباتی خەڵکی کوردستان لە دژی ستەمکاری و بۆ ئازادی و بنیاتنانی داهاتوویەکی باشتر بەڕوونی بە خەڵکی دنیا نیشاندا. سەرکەوتنی ئەو مانگرتنە لە هەمان کاتدا پەیامێکیش بوو بۆ هەموو ئەوانەی کە ڕادەی پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەکەم دەگرن و ئەو ڕاستیە لەبیر دەبنەوە کە مێژوو لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. مانگرتنی گشتی ڕۆژی 3 ڕێبەندان یەکێکە لە مەیدانەکانی دروستکردنی ئەو مێژووە. جارێکی تر سپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان و جەماوەری یەکگرتوو دەکەین کە ئەو سەرکەوتنەیان مسەوەگەر کرد. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕشکێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران.